لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵین لەوانەی 108 لەوان کان تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم ولكل وجهة هو موليها فاستبقوا الخيرات أينما تكونوا يأتي بكم الله جميعا إن الله على كل شيء قدير. بەڵێ خۆشەویستان، هەر لە درێژەی بابەتی تەحویلی قیبلە خوای گەورە سوبحانەهو وتەعالە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ و لە دواییش بە ئیمانداران ولكل وجهة هو موليها، هەر یەکێک وجهەتێک و با بڵێن ڕووگەیەکی هەیە کە ڕووی تێدەکا. ولكل ئەوجا مسلمانان ڕوو لە کەعبەی پیرۆز دەکەن، ئەو عەقیدەیان هەیە و ئەو فکر و تەسەوڕیان هەیە و ئەو خوڕەوشتیان هەیە. لە مقابلدا جوولەکەش قیبلەیەکی خۆی هەیە. نەسرانیەکان قیبلەیەکی خۆیان هەیە، غەیری ئەوان هەر یەک لەوانە قیبلەیەکیان هەیە. ولكل لە بۆ هەر ئومەت و تائیفەیەک و قەبیلەیەک و یاخود لە بۆ هەر کۆمەڵێک لە خەڵکی قیبلەیەکیان هەیە. ئیتر خوای گەورە سوبحانەهو وتەعالە باس لە بەیانی واقع دەکاتن، بەیانی واقع دەکاتەوە ئەسڵ وایە هەر هەموو خەڵکی بێن لە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم متبعی بن و ڕوو لە کەعبەی پیرۆز بکەن و ئەو بیر و عەقیدەیە هەڵبگرن کەوا پێغەمبەر هینایەتی صلی الله عليه وسلم. بەڵام دیارە هەموو کەسێک هەر ئیمان ناینی ئیتر خوای گەورە سوبحانەهو وتەعالە بەیانی واقعەکەمان لێ دەکات کەوا ولكل وجهة هو موليها، هەر یەک لەوانە هەر کەسێک و هەر تائیفەیەک و هەر مەجموعەیەک وجهەتێکی خۆی هەیە کەوا ڕووی تێدەکات. فاستبقوا الخيرات، دەی لە زیاتیەوە خەریکی ئەی مسلمانان خەریکی ئەوەی بن کەوا شوبهات و خەریکی ئەوەی بن کەوا تەئسیراتی ئیعلامی ئەوان تەئسیرتان لێ بکە. نا، فاستبقوا الخيرات کەواتە لێرەدا بەڕاستی زۆر مهمە. یعنی عادەتەن دوژمنان و ناحەزانی ئەو دینە هەوڵ دەدەن مسلمانان مەشغوڵ بکەن بە خۆیان و مسلمانان مەشغوڵ بکەن بە ڕەتدانەوەی ئەوان و ئاگان لە دینەکەی خۆیان نەمینێ. خوای گەورە دەفەرمی حەقەکە ئەوەیە کەوا خوای گەورە لە بۆنگۆی بەیان کردێ ئەنگۆش فاستبقوا الخيرات، دەی لە نێوان خۆتان فاستبقوا الخيرات ئەنگۆ خەریک بن لە ئەعمالی خەیر، لە کردەوە چاکەکان ئەوەی کە خوای گەورە سوبحانەهو وتەعالە فەرمانتان پێ دەکات. دەی لەوەی مسابقە بکەن، نەک هەر ئەنجامی بدەن، مسابقەش لەگەڵ یەکتری بکەن، مسابقە لەگەڵ یەکتری بکەن لەبەرەوەی بەڕاستی مسابقەکردن لە خەیر لە کاری چاک وفي ذلك فليتنافس المتنافسون. بەڕاستی ئەوە لێرە و لە چەندین جێگادا سارعوا و سابقوا وەک خوای گەورە دەفەرمیتن. بەڕاستی ئەوە تەوجیهی رب العالمینە، لەبەرەوەی ئەسڵی نەفسی بەشەریەت تشجیع دەبی بە منافەسە لەسەر خەیر، بە هەموو منافەسەیەک، بە تایبەتی ئەوەی کەوا منافەسەی مەحمودە و لای خوای گەورە خۆشەویستە منافەسە لەسەر خەیرە، منافەسە لەسەر خەیر. دەی منافەسە لەگەڵ یەکتری بکەن، مسابقە لەگەڵ یەکتری بکەن کەوا چێ بە پێش ئەوەی تریان دەکەویتن لە چی؟ لە ئەنجامدانی خەیر و کاری چاکە و عیبادات. لێ وەکو والله أعلم یەک لە پیاوانی سەلەفە دەفەرمیتن من نافسك في دينك فنافسه ومن نافسك في دنياك ألقها في نحره. هەر کەسێک منافەسەی لەگەڵ کردی لە دین منافەسەی لەگەڵ بکە، واتە ئەویان تەماشاکە ئەوەندە بە ڕۆژ تو زیاتر بە ڕۆژی بە، ئەویان ئەوەندە ئینفاق دەکات تو زیاتر ببەخشە، لەبەرەوەی پلێ و پایی بەرزتر بەدەستبین لای خوای گەورە لە باشتپان و بەرین لە هەموو عیباداتەکان. ئەویان جوزء قورئانش لەبەر تو دووی لەبەر بکە، ئەویان لە مسابقە یەکەم لێت و هەوڵ بدە پێشەوی بکەویەوە، کەواتە منافەسەی لەگەڵ بکە. لە منافەسەی خەیر زۆر فەرقیە لەگەڵ منافەسەی باتیل. بەڵام ئەوەی کە منافەسەی لەگەڵ کردی لەسەر دنیاکەی ئەلقیها فی نەحری، بە سینجی دابدا تو مەتەوێ. منافسە سەر دنیا مەکە، لەسەر پلە و پای دنیا مەکە، لەسەر خۆشی دنیا مەکە، بەڵکو ئەو منافەسەیە بکەکەوە وەکو با بڵێن وەکو دەگوت منافسەی شەریفە. منافەسە لە دین بەڕاستی منافەسەیە کە خۆشەویستی لە نێوان متەنافسەکان دروست دەکات، خۆشەویستی دروست دەکات. بەڵام منافەسە لە دنیا
تەباغوض و ڕق لێبوونەوە دروست دەکات لەبەر دنیا ئەسلی دنیا شتێکی کەمە بەڕاستی. فاستبقوا الخيرات أينما تكونوا يأتي بكم الله جميعا. أينما تكونوا لهر چێن دەرێ بن، لە هەر چێن دەرێ بن، لە وشکانی بن، لە بەحر بن، لە ئاسمان بن، لە هەر چێن دەرێ بن، عاقبەتەکە يأتي بكم الله جميعا. سبحان الله. کەواتە ئەوەی کەوا هاندەرە لە بۆ مسابقەکردن لەسەر خەیر ئەوەی کەوا دەگەڕێینەوە لای خوای گەورە سبحانه وتعالى. دەگەڕێینەوە قیامەتێکی دوور و درێژمان لە پێشە دەی منافەسە بکە لەسەر ئەوەی کەوا پلە و پای بەرز لەو قیامەتە بەدەست بینێ. ئەینەما تەکون لە هەر چێن دەرێ بن عاقبەتەکە يأتي بكم الله جميعا. خوای گەورە هەر هەمووتان دەینیتەوە لە ساحەی مەحشەر کۆ دەکاتەوە. دیارە هەر یەک لە ئێمە ئەجارێکی دیاریکراومان هەیە ئەوجا پاشان لە حیاتی بەرزەخی و هەتا ڕۆژی قیامەتدا دێ ئەوجا هەر هەمومان کۆ دەکاتەوە ئەوەل و ئاخر لە ئادەمەوە هەتا خاتەم هەمووی کۆ دەکاتەوە لە ساحەی مەحشەر و خوای گەورە حسابمان لەگەڵ دەکات. يأتي بكم الله جميعا إن الله على كل شيء قدير. بەتەئکید خوای گەورە لەسەر هەموو شتێک بەتوانایە. بەڵێ بەفکر و تەسەووری بەشەر یعنی کو خوای گەورە زندیمان دەکاتەوە پاشەوەی کەوا ئەو ئینسانە دەمری و ئەو لاشەیە دەڕزی ئەو لاشەیە بتۆ خۆڵ. بەڵێ خوای گەورە هەر هەمومان کۆ دەکاتەوە گوتمان لە ئادەمەوە تا خاتەم لەبەرەوەی خوای گەورە بەتوانایە لەسەر هەموو شتێک، لەسەر هەموو شتێک بەتوانایە. ئەو خوای کە یەکەم جار خەڵقی کردینە بەتوانایە لۆ جاری دواتریش خوای گەورە زندیمان بکاتەوە لەسەر هەموو شتێکیش بەتوانە. وەکو گوتمان کەواتە وەقود و سوتەمەنی ئەو مسابقەیە چییە؟ هاندەری ئەو مسابقەیە چییە لە بۆی کەوا لە خەیرات ئێمە مسابقە یەکتری بکەین ئەوەی کەوا دەگەڕێینەوە لای خوای گەورە. ئەو عەقیدە و بیر و بڕوایەیە واد لێ دەکا هانت دەدا کەوا شەونخوونی بکەی بە نەپچراوەیی لە بۆ خەیرات هەوڵ بدەیت لەبەرەوەی دەزانی هەرچەندی بکەی وەکو مەزرعەیەک لەوێن دەری دەیدووریە و لای خوای گەورە بەزای ئەناسی. ئەو زادیسانش لە بۆ تەئکید لەسەر ئەو قەزیە کە وەکو گوتمان مەسەلەی تەحویلی قیبلە دیارە حەملەی دیعای زۆر بەقوەتی لەسەر بۆ ئەو کات و دیارە لە دوای تریش لەسەر هەموو شعائیرەکانی ئیسلام خوای گەورە تەئکید لە دوای تەئکید دەکاتەوە. ومن حيث خرجت فولي وجهك شطر المسجد الحرام. دیسان تەئکید دەکات یا رسول الله ومن حيث خرجت هەر کاتێک دەرچووی کەواتە لە مەکە بووی لە مەدینە بووی لە هەر شوێن دەرە بووی دەرچووی هەر بە هەموو کاتێک و لە هەموو جێگایەک دیسان ڕوو لە جهتی بيت الله الحرام كمسجد الحرام كوا كعبي تدا وإنه للحق من ربك. بالتأكيد يا رسول الله هر أويانا أو حقيك للا فالوردقار تويه هر أويا كوا فرماني بيكري رولا كعبي بيروزبكا أو حق لا فالوردقار هيت شكو قمان تدانية وما الله بغافل عما تعملون وخواي قرش بي آغانية لو كأنقو أنزامي ددن كواتا خوای گەورە بێ ئاگانێ بەڵکو ئاگادارە بە هەموو شتەکانتان بە ظاهیر و باتینتان کەواتە ئاگادار بە دیارە حەملەکە وەکو گوتمە حەملە دیعایەکە زۆر بەقووەتە ئاگادار بە تەئسیر لێ نەکە لە هەر چێن دەرە بووی ڕوو لە کەعبەی پیرۆز بکە و بزانە ئەوە حەقە لای پەروەردگار و خوای گەورەش بێ ئاگانێ لەوەی کە ئەنجامی دەدەن. دیسان ومن حيث خرجت فولي وجهك شطر المسجد الحرام. دیسان یا رسول الله هەر کاتێک کە دەرچووی ڕوو لە مسجد الحرام بك رو لقبلي بيروز بك وحيثما كنتم أنقوش أي إيمان دارنا وحيثما لهرتشين دريبون لمشرق ولمغرب فولوا وجوهكم شطرة أنقوش رو لجهة بيت الله الحرام بكن. أو زاد فرمي لئلا يكون للناس عليكم حجة إلا الذين ظلموا منهم. كواتا أورو قتان بي بابن بن بفرماني خواهي قول سبحانه وتعالى تاوكو هیچ کەسێک لە خەڵکی هیچ حجەیەکی لەسەرتان نەبی هیچ حجەیەکی لەسەرتان نەبی. کەواتە کاتێک کە پێشترێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمانی پێکرا بوو کە ڕوو لە بەیت المەقدیس بکە ئەهلی کتاب دەیانگوت هات تەمەشاکە ڕووی هەر لەو قیبلەی ئێمەیە بەتایبەتی جوولەکە. مشریکەکان دەیانگۆ تەمەشاکە قیبلەی باب و باپیرانی بەجێ هێشتا کەعبەیە و ڕووی لە بەیت المەقدیس کردیە. ئیتر سبحان الله خۆ بە هیچ شتێک ڕازی نابن بەڵام کاتێکەوە خوای گەورە فەرمانی پێکردەوە کە ڕوو لە قیبلەی لە کەعبەی پیرۆز بکە دیسانش هەر ڕازی نینە. بە هەر حاڵ ئیتر ئیتیباعی ئەو وەحیەی بکە کە لەلایەن خوای گەورە لە بۆ تاتێ بە ڕوو تێکردن لە بۆ کەعبەی پیرۆز تاکو هیچ کەسێک حجەی لەسەرنگۆ نەبی نە لە دنیا نە لە قیامەت لەبەرەوەی کاتێکەوە ئینسان
متبعي ديني خواه سبحانه وتعالى هيت كسيك حجزي لسرين إلا الذين ظلموا إلا أوانيك وظالم نبن كواتا ظالم كسي منصف حجزي لسرين أقر حجزشي لسرهبي شتشي سرزارتشيا يعني وتبزهلو حجزيها بلام كسي ظالم باش أو كلبو الشيرون دبتو أو حقك كواب أو مسلمان أنزامي الداو اتباعي وحي خواي قوري كده بلام بظلم ديت الظلم اللي ذكاتن ديوتن اشتكي ناشرين بكالكاتك ذاك اتباع كردني وحي خواي قوري أو بريجواني لدنيا ولا قيامات إنسان كاتك اتباعي وحي خواي قوري كمستقيم دبي لدنيا ولا قيامات هيت كسك حجي لسرينيا لنا دنيانا لقيامات مجر كسيشي ظالم بي للظالم لدنيا دا هول دا حجي لسري بيدا بكا بلقي لسر كوبكاتكو أو دينكينا حقا أو كارينا حقا ونابزي إتر لخواي سبحانه وتعالى دفرمي اتباعي قبلك تام بكانوا اتباعي وحي خواي قوري بكان تاوك هيت كسي حجي لسرتان ابننا دنيا للقيامت مگر كسي شي ظالم نبي كوالا دنيا دا هول دا حجتان لسر بكاتن لويا أو كس ظالمة كبظلمة وديوت إقامة حجتان لسربكا كوانا حقا كديوت لكدار تامكا ناشرين تامكا وطعنتان ليبدا فلا تخشوهم لهن ما ترسن لكاتك دا كخواي قور سبحانه وتعالى حقيقتي كساني شي ظالم وبيباور لو ما باسكر لسندين زي كوان لسر باطلش كاتك وحق دي نوري حق دي أصلا باطل خوي بيرانا جري كباب نوكو تعريف حق كتعريف حق ذكره الثابت الواجب الصحيح حق أو شتيكوا ثابتة نقورة واجبة هذا أو أصل موجود به الثابت والواجب والصحيح هذا أيش راس درسته عكسي باطلة نثابت خوراجرة نصحيح درسته نبيست بمينه بلام لكاتك هي كوا أهل حق لصاحينين ولا غياب أهل حق أهل باطل موجودا فلا تخشوهم لهن ما ترسين كواتن لا زمانيان بترسين لا دستيان بترسين متبعي حقك خود متبعي او وحيي بك لا اخوي يقول لبوت هاتيا فلا تخشوهم واخشوني دي لمن بترسين اخوي يقول دفربي كواتن لمن بترسين كشايني لي ترسانه خاوني او قدرته توانا ود صلاتيه كوفعال لما يريد خاوني او توانا ود صلاتيه كوعلى كل شيء قدير هیچ کەسێک ناتوانێت لە دەسەڵاتی دەربچی هیچ کەسێک ناتوانێت لە دەسەڵاتی دەربچی ئیتر خواشانی ئەوە لێ بترسێ وە سونەتی خوای گەورەش وایە واللهی دڵێک بە تەواوەتی لە خوا بترسێ دیارە خەوف و خەشیە جیاوازیان ئەوەیەکەوە بە عیلمەوە لە خوا بترسێ پاشەوەی کوا شارزە ئەسما و صفاتەکانی بۆ ئەوجا لێی بترسێ واللهی هەر کەسێک لە خوا بترسێ لە غەیری خوا ناترسێ ترسی خوا لە دڵی کەمبی لە مقابلدا لە غەیری خوا دەترسێ ئەوە سونەتە ئەوە خوای گەورە ئەو ئینسانی وا خەڵک کردێ ئەگەر لە خوا نەترسێ لە غەیری خوا دەترسێ ئیتر لەوان مەترسێن بە پێچەوانەوە وەخشەونی وەکو لە جێگایت کە دەفەرمی ئین کونتم مؤمنین ئەگەر ڕاست دەکەن ئەنگۆ ئیماندارن ئەسڵ وا تەنها لە خوا بترسێن لە ترسی خوا متبعی دینەکەی خوا بن کە هەر ئەویشیان حەق و واجب و صحیحە هەر ئەویشیان بەختەوەری دنیا و قیامەت تێدا لە غەیری خوا مەترسێن ولئتم نعمتي عليكم كواتا متبعي أو حقي بكوا خوای گەورەتی ناردیە لەوان مەترسێن لە خوا بترسێن ولئتم نعمتي عليكم تاوەکو نیعمەتەکانی خۆم لەسەرتان تەواو بکەم کەوا نیعمەتی هیدایەتە نیعمەتی هیدایەت و ڕێنمونیکردنە لە بۆ با بڵێن خەیر و بەختەوەری دنیا و قیامەت ولئتم نعمتي ناز و نیعمەتی زۆر پێبەخشینە تاوەکو تەواوی بکە لەسەر ئەو ئیمان و هیدایەتە بژیێن و لەسەر ئەو ئیمان و هیدایەتە بمرن تاوەکو بەهەشتی پان و بەرینتان پێ ببەخشی ولعلكم تهتدون تاوەکو بەدەستگرتنتان بەو وەحیە و بە ئیتباعکردنی ئەو حەقی کە لەلایەن خوای گەورە هاتیە چ لە ئیتباعی قیبلەکە بی یاخود لە هەر شتێکی دیکە لە هەموو ئەوانەی کە خوای گەورە هێنایەتی دەبتەمایکەوە ڕێگای هیدایەت بینەوە لعلكم تهتدون ولعلكم تهتدون دیار لعل لە بۆ تەڕەجیە بەڵام لای خوای گەورە سبحانه وتعالى كاتكوا لعل بكار دهندرتن نسبة لبخوا وكزانان دفرمون كواتاو مسوغر ومضمونة أجر وابكنوا اتباع هداية خواي جوربكن أو تهتدون برام لبو إما لعليا إما اتباع دكين رزامان وخواي جور هداية ما بدل برو إما ترسمان لا اتباعكي خومان هي ترسمان لنقصاني خومان هي ترسمان لتقصيري خومان لو برجاء رزامان وخواي جور هداية ما بدل كما أرسلنا فيكم رسولا منكم هر وكو خواي جور سبحانه وتعالى
هەروەکو خوای گەورە سوبحانەهو وتعالە هیدایەتی دان لە بۆ ئەوەی کەوا ڕوو لە کەعبەی پیرۆز بکەن و هەروەها لە ضمنی هیدایەتەکانی خوای گەورە لە ضمنی نیعمەتەکانی خوای گەورە ئەوەیە کەما ئەرسەلنا فیکم ڕەسوولا منکم هەروەکو خوای گەورە ڕێزی لێنان بۆی کەوا پێغەمبەرێکی لە خۆتان لۆتان نان ڕەسوولا منکم ئەوجا کەما ئەرسەلنا فیکم ڕەسوولا منکم کەواتە لە ناوەنگۆ ڕەوانمان کرد پێغەمبەرێک لە خۆتان ئەوجا ئەگەر بالتحديد لعرب لقريش وبعام لجنس بشريات لجنس بشريات بو كوافخر وشانازي اللي بوها مو إنسانك كرسولك لنا خومن خواي جوري هالي بجار وبتايبتش لنا قريش كخواي جوري هالي بجار رسولا منكم يتلو عليكم آياتنا ويزكيكم ويعلمكم الكتاب والحكمة ويعلمكم ما لم تكونوا تعلمون يتلأو بيغمبريك وكو إبراهيم عليه الصلاة والسلام لقال إسماعيل وكلا درسكان رابردو باس ما كر كوا دعاء دكانوا ربنا وابعث فيهم رسولا منهم يتلو عليهم آياتك ويعلمهم الكتاب والحكمة ويزكيهم خواي قول ولامي دعاء كي إبراهيم دداتو كوا لون وبيروز إبراهيم خواي قول بيغمبرك روانك محمد المصطفى كأوج وظيفة كيتي كلبرت وابون كاد لير دوستين فبشتواني خواي قول لواني داهاتو دينو خزمة وآتو زيادة باسل وذكين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا أن الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون